دوای ئەوەی وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان بڕیاریدا 200 مێگاوات کارەبا لە تورکیا بکڕێت، ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان هۆشداری دەدات لە مەترسیەکانی ئەو بڕیارە و دەڵێت پێویستە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕابگیرێت. سەرەڕای ئەوەی لە هەرێمی کوردستان 13 وێستگەی بەرەمهێنانی کارەبا هەیە و ڕۆژانە توانای بەرەمهێنانی 6880 مێگاوات کارەبایان هەیە، بەڵام بەهۆی چاک نەکردنەوەی وێستگەیان لە کارکەوتوەکان و گلنەدانەوەی بڕی ئاوی پێویست لە بەنداوەکان و دابین نەکردنی سوتەمەنی و گازی سروشتی سەرجەم وێستگەکان ڕۆژانە 3200 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێن. ئەو بڕەشی بەرهەم دێت بەشی خواستی هاوڵاتیان ناکات بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەش بەوتەی کاروانگەزنەی. ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان وەزارەتی کارەبای هەرێم بڕیاری داوە 200 مێگاوات کارەبا لە تورکیا بکڕێت. بەهای کڕینی ئەو بڕەش لە ساڵێکدا زیاتر لە 120 ملیۆن دۆلار و لە 3 ساڵدا نزیکەی 365 ملیۆن دۆلار دەکات. ئەو ئەندامەی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان سێ پێشنیاریش بۆ حکومەت دەکات و دەڵێت بەو 365 ملیۆن دۆلارە حکومەت هەرێم دەتوانێت لە ڕێگەی وزە نوێیەکان و وەک وزەی خۆر و سەرچاوە نوێیەکانی وزە هەمان بڕکارەبا بۆ ماوەی 30 ساڵ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کات. وتیشی حکومەت دەتوانێت پاوەر پلانتێکی نوێ دروست بکات و لە ماوەی 3 تا 4 ساڵدا بڕی 400 تا 500 مێگاوات کارەبا بەرهەم بهێنێت. ئاماژەی بەوەش کردووە حکومەتی هەرێم دەتوانێت بە هەمان بڕ لە ڕێگەی گازی سروشتی زیاتر لەو بڕا بەرهەم بهێنێت. کاروانگەزنەی جەختیشی کردوتەوە کڕینی کارەبا لە تورکیا هەنگاوێکی مەترسیدارە و زیانێکی گەورە بە حکومەتی هەرێم و هاوڵاتیانیش دەگەێنێت و کێشەی کارەباش وە خۆی باڵپەسێدراوی دەمێنێتەوە. بۆیە پێویستە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ئەو بڕیارە ڕابگیرێت.